سڵاوتان لەبێت من ڤانیا ئیبراهیمم لە بەرنامەیەکی دیکەی ڕێگایەک بەرەو بەغداد لەگەڵ هاوکارم هەردی عوسمان لەگەڵتان دەبین. ئێستا ئێمە لە نێو شاری سلێمانین لە بەردەم مەکتەب سیاسی پارتی سۆسیال دیموکراتی کوردستانی. میوانداریمان کردووە لە دکتۆر فەرهاد تۆفیق کە بەڕێزیان کاندیدی ژمارە یەکن و سەرۆکی لیستی سۆسیال دیموکرات کوردستانن. سڵاوت لەبێ دکتۆر. سپاس بۆ ئەوەی کامڕۆ لەگەڵمان. خۆشحاڵ بووم زۆر سپاسەکەم. دەمەوێت دەستپێک لەوە باسی ئەوە بکەین دەستپێکی پرسیارەکانمان با بەم جۆرە بێت. بەڕێستان وەکو سەرۆکی لیستی سۆسیال دیموکراتی کوردستان لەلایەن کاکە محەممەدی حاجی مەحموودەوە دەستنیشان کراون. ئەم کاتتان باش بە دڵنیایەوە کە ئێمە بڕیاری بەشداریکردنمان ناوە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو ڕێگای بەرەو بەغایی کە جەنابەت باست کرد. ئێمە ئازانین ئەم ڕێگایە ڕێگایەکی گوڵڕێژ نییە، ڕێگایەکە کە بە دڕکوداڵ تەنراوە، بەڵام ڕێگایەکە تا ئەو کاتێک کە ئێمە لە چوارچێوەی حکوومەتی عێراقی فیدرالا بین تا ئەو کاتی بەناشیاری لەژێر ئەو چەترایە بین و بۆمان نەبێ وەکو کورد مافی چاری خۆنووسینی خۆمان هەبێت و دەوڵەتێکی خۆمان هەبێ، ئێمە ناچارین دیفاع لە میلەتەکەمان بکەین و هەر لەم ڕوانگەیەوە ئێمە کە بەشداریمان کردووە کە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەر بەجلوبەرگی کوردیەوەچنە پەرلەمان. دروشمی ئێمە بە کوردی دەدوین، بەردەوام وتومانە ئێمە بە کوردی دەژین، بە کوردی دەمرین، بە کوردی دەیدێن وەڵامی قەبرن، دیسان بە کوردی زیندووە بینەوە، لەو دنیاش بۆ کورتیاڵەچینەوە. لەبەرەوە ئەمە لای ئێمە استراتیژە و بڕیارێکی نەگۆڕە لە هەموو بارێکدا ئێمە بە کوردانە ئەچین و بە جلی کوردیەوە ئاچین، لە جلەکەشمان گرنگتر بە عەقڵێکی کوردیەوە ئاچین. وابزانم ئەم شعر و پەندە بۆ ئێوە زۆر ڕاستە، چونکە پێم وایە زمانی عەرەبی زۆر باش نییە دکتۆر. هیوادارم ئەمە و شارە وابزانم ئەبێتە پاڵپشیە لەسەر قسەکانی تۆ هەردی لەو ماوەی پێشوە لە بەرنامەیە کتێبەتیە لەگەڵ دکتۆر موسەنامین گفتوگویەکی تونتان دروست ئەبێت دەربارەی زمانی عەرەبی. بەڕێستان دەڵێ من لە پەرلەمانی عێراق بە زمانی کوردی قسە دەکەم، دکتۆر موسەناش دەڵێ لە پەرلەمانی عێراق مەگەر بەس بە زمانی کوردی گۆرانی بڵێت. جا بابەتەکە پرسیارەکان بوو بە چەند پرسیارێک. لە ڕاستیە ئێمە زۆر دژیەوەی لەم پرسیارە بە ئاراستەیەکی ترا ببرێ، چونکە بابەتەکە بۆ ئێمە زۆر لەوە گەورەترە، ڕەنگە کۆمەڵێک کەس هەبن بۆ ئاراستەیە ببرێ کە بۆ چوونە ناو پەرلەمانی عێراق و بە کوردی قسەکردن پێیوەستە بەوەی کە تۆ بە عەرەبی قسە ئەکەی یان نا، ئەتوانی بە عەرەبی قسە بکەی یاخودنا. بۆ خەڵکی عاقڵ، بۆ خەڵکی ڕۆشنبیر ئەمە ڕوونە کە هەموو کەسێک دەتوانێت فێری هەر زمانێکی تربیە کە بیەوێ، ینی لەو پەڕی خوێنەوارەوە بۆ پەڕی نە خوێنەوار بە هەر بارێکا بێ ئەتوانێت فێری زمان بێ. لەبەرەوە ڕوونی وەڵاممان دەستکەوێت بەڕێز عەرەبی نازانی ئەتەوێت خۆت فێرکەی. هیوادارم نا من جوابی ئەو پرسیارە نایەمەوە. لەبەر چی جوابی نایەمەوە؟ لەبەر ئەوەی ئەم بابەتە نابێ بۆ وایە بڕوا. بەڕێزت بە کوردی لە پەرلەمان قساکەی؟ بە کوردی قساکەم. دەستور خۆشە فێری عەرەبی ناکەی؟ دەستور پێویست ناکە خۆم فێری عەرەبی بکەم، لەبەرەوەی عەرەبی ناچارین لە وڵاتێکا بزانین کە ئەم عەرەبیە بە ناچاری ئەزانین بەزەمەوەیە تۆ ئەگەر کاتتان هەبێت تۆزە ئیزافە لەسەرەوە بم. یەکەم بە خوێنی شەهیدانی ئەم میلەتە لە دەستوری عێراقا مافی زمانی فەرمی بۆ زمانی کوردی هاوتای زمانی عەرەبی بەکارهاتووە. لە مادەی 4 دەستورە بە ڕوونی بڕگەکانی ڕوونی کردوتەوە کە زمانی کوردی هاوتای زمانی عەرەبی زمانی فەرمیە و تەنانەت بەناو هێناوێتی کە لە ئەنجومەنی نوێنەرانە، لە دادگاکانە، لە ئەنجومەنی وەزیرانە کە هەردوو زمانەکە بەکارێنرێ، لە هەموو نووسراوێکی فەرمیە هەردوو زمانەکە بەکارێ. ئەمە دەستور ڕێگەی پیاوە، یعنی هیچ مناقەشەیەکی تیان نییە. بۆ ئەوانش کە خەریکی چاواشەکاری خەڵکین و خۆیان پێکەمە و پێیان وایە ئەگەر عەرەبی نەزانن یا ئەگە بە عەرەبی قسە نەکا ئەمە ئەم کەمە، بۆ لەبەرەوەی پێی وایە کورد میلەتێکی کەمترن لە عەرەب و کورد لەو ئاستەیان نییە کە زمانەکەی بتوانێت منافەسەی زمانی عەرەبی بکە، کە بەڕاستی ئەمە حەقە نەگمن، حەقە داواکاری گشتی لەسەری بێتە دەست، ناوەندە ئەکادمیەکان لەسەری بێنە دەست. دکتۆری بەڕێز جەنابتان لە پەرلەمانی عێراق بە زمانی کوردی قساکەن، لە قسەکانی بەڕێز ساباسن لەوە کرد هەوڵی ژەدەن خۆتان فێری عەرەبیکەن، وایە؟ نا خۆت هەر فێری عەرەبی ناکەن؟ نا، بابەتەکە ئەوەیە بانەی کەم جوابی پرسیارەکەی تر نامەیە بەمەوە. ئێمە عەرەبی بەشیەوە زانین کە قسەی پێ بکەین و کە ئیشی خۆمانی پێبەڕەکەم، بەڵام قسەی پێ ناکەین. جگە لە من دڵنیا بە لەوەی کە هاوڕێکانیشمان دەبێت بە کوردی قساکەن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا ئەم جارە بە کوردی قساکرێت. زۆر باشە، هەردی کۆمەڵی پرسیاری ترمان ماوە، بەڵام پێمان خۆشە لە چینە بازاڕەوە شایەکی خۆشی شەیە لە بازار، شایەکی ژەخۆین لە خزمەتتان ناوێن.
جا دکتۆر ئەم چایخانانەی بەرەکی سەرا چای خۆشیان هەیە وایە حەزەکەم پێکەوە. ئەوەی من لێم خواردووە بەشێ لە چاکانیان خۆشە. باڵتان لێبێت زۆر زۆر سپاس هەر بژین حەزێت کێشن سێ چامان بنێ بۆچی خەمیسی شینە لە بەرانیە ئەوە جەنابی کاک حەما تەڵعاً ڕەنگیشین خاوەنی تایبەتمەندیەکی خۆی هەیە تایبەتمەندیەکانی لە هەر بوارێکا بگری بۆ ئێمە تەڵعانەوە بابەتەکە ئەوەیە لۆگۆی حیزب و ڕەمزی حیزب و ئەوەیە بەڵام بەپێی ئەوەی یونسکۆ و هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە پەروەردەوە هەیە ڕەنگیشین لەبەرەو تایبەتمەندیە زانستیانەی کە هەیەی چ بۆ چاو چ بۆ ئارامی مێشە خاوەنی تایبەتمەندی خۆیەتی شانسی خۆمان ئێمە شینمان بەرکەوتووە لەو چایە بە زۆر تایبەتە دکتۆر جا ئەمێ پرسیارێکی فەرمو من ئەمێ پرسیارێکی لێ بکەم بەدەم چاخواردنەکەەوە باسی دکتۆر چاکی چاکەی خۆشە باشە تۆ سلێمانی خواردنەکانی زۆربەی هەرخۆشە نەک تەنیا چاکەی ڕاستەوە باشە دەمەوێت کەمێک باسی و گیر و گرفتانەمان بۆکەی کە لە ماوەکانی ڕابردوودا لە نێو حیزبەکەتانە هەبوو بە تایبەتی لە هەڵبژاردننی پێشووە ئێوە بە دوو لیز بەشداریتان کرد کێشەکان ئێستا بەرەو کوێ ڕۆشتووە گرفتەکان چۆنن ئێستا لێک ئەگرنەوە لە ڕاستیە ئەو بابەتە بە نسبەت ئێمەوە بابەتێکی دروستکرااو بوو بۆ بابەتێکی پشگیری کرااو بوو ئامانجەکەشی لێیان بوو لە پێگەی پارتی سۆسیالست و دوورخستنەوەی لە هاوکێشە سیاسیەکان بوو ئەلحەمدولیلا کە ئەم بابەتە سەری نەگرت و کۆتایی پێهاتووە وەنە لە ڕابردووشە ئەوان خاوەنی لیز بوون ڕەنگە هاوپەیمانەکان دروست کرد بوو وەکو شەخص لەناو هاوپەیمانێکەوە بوون وەنام جارەش هیچ پەیوەندیەکان بە ئێمەوە هەیە و پەیوەندیان پێوە ماوە ئەوەی کە دەنگۆیە یعنی لە ناو خەڵکو و لە ناو بەشێک لە باڵین لایەنگران و کاندیدانی ئێوەش بە کوردەکەی ئەڵێن ئاگری بنکاکە توی بۆ کێشەی کاک محەممەی حاجی مەحموو و لەگەڵ کاک عەبدوڵای برایە ئەم تۆمەتە بووە ئەمە تۆمەتە یان حەقیقەتە بۆچی لەم هەموو خەڵکیان ناوی تۆ برێ وازان دووسێ داواشن لەسرە لە ڕاستیە من ئەوەی کە کردبێتم تەنیا قسە بووە لە هیچ شوێنێکی دنیا داوات لەسرە بەڵنیایەوە بڵێ داوامان لەسرە بە سیرەکە ئەوەیە بەبێ ئەوەی یەک گوشەی تەشیر بەرامبەر بە خەڵک بڵێ چەند داوایە نازانم لە چەندیا هەن بەڵام ئەوەی کە من ئاگادارم دوو داوا ئاگادارم سیرەکەوەیە بە تۆمەتی تەشیر داوا لەسەر منە لە کاتێکا تەشیرم پێکراوە ئەنیێرە و کەسی تەشیری پێکردم و داوای لەسەر قەید کردوم بەس وەک وتم نامێ بچمە ناوەوانەوە تەنیا ئەوەیە من باشە بۆشی ئاگری بنکاکە تۆی من مامۆسای جامیعم تەنیا وتە بێژی حیزبم تەنیا من قسە ئاکەم کاکە محەممەدی حاجی مەحموود لە ماوەکانی ڕابردووە زۆر بەتوندی دژی عەرەب ئەوەستێتەوە بە جۆرێک لە جۆرەکان دژی بەغدادا بە هەر لە قسەکانی شیاوتێتی هەری بەغداد حرامە ئەلێسا چۆن خۆی ئامادە کردووە دەوێت مەسەلەن بەڕێستانیان چۆن بەرژێرێکی ترتان هەیە دانێ بچنە پەرلەمانی عێراق و تورەکەتان هەڵگیریەوە بۆ ئەوەی لەوێ بچنە ئەوە ببن بە پەرلەمانی عێراق ئەمانەیەکە گرنەوە هەتا لە ماوەکانی ڕابردوشتا ئەویست بە جۆرێک لە جۆرەکان لە قسەکانی ئەو لە چاوپێکەوتنەکان ئەیول با لە بەغداد بکشینەوانی بەڵێ دیارە ئێمە بە دڵنیاییەوە ئەو بابەتانەی کە خراونە ڕوو هەمووی لە چوارچەوەی کارتی فشار خراوەتە ڕوو و ڕاستیەکانمان بۆ خەڵکی کوردستان ڕوون کردوێتەوە ئێمە دژی بەغا وەکو خاڵق دژی نین ئێمە وەکو ئیدارە ڕەنگە لەگەڵ ئەو عەقڵێتە لەگەڵ ئەو دنیابینیە ئەو بیرکردنەوانەیە دژی ئەو بیرکردنەوانین کە ئیدارە و عێراق بەڕێوە ئابا ئەوەنەی لە خەمی چارەسەرکردنەکەم وڵا ڕای ئەوانی ژوەر بگرم بەڕێزت وەکو گەنجێکی ئەم شارە چۆنی دکتۆر فەرهاد کاندیدی باشە باشە چ قسەیەکت هەیە دکتۆر بەتەمایە بچێتە پەرلەمانی عێراق وەکو خۆی باسیەکاڵێ لەوێش بە کوردی قسەکەم و بە جلوبەرگی کوردیەوە ئەچم و ئێوە چ ئومێدێکتان بەم بەڕێزانە هەیە سەرەتا دەستخۆشیان لە یەکەم جێگەی شانازی خوێندکارەکانی و سەدانی وەکو منە زۆر سپاسیەکەن کە چەنەها تەلەبەی باش و خوێندکار و عیلم و معریفەی زۆر جوان بەڵام مامۆستامان بووە و هەنێشتیش شتێکی وان بۆی نییە تەنیا دەستخۆشی و هیوای سەرکەوتنی بۆ خوازم و ئومێدی زۆر گەورەشمان پێێتی هەنێشت بڵاو بۆ تەوانێ مامۆستا حەزەکەم پێ بڵێ مامۆستانێک بڵێن دکتۆر مەسەلەی بردنە ناوەی چەک بۆ ناو پەرلەمان ئەمە زۆر بڵاو بۆ تەوانێ ئەمە
نازانم جەنابەت لە هیچ شوێنێکا گوێ و لێ بۆ من بڵم چەکە بەمە پەرلەمان والله بڵاو بۆتوانێت لە سوۆشیال میدیا کۆمەڵایەتیەکانە بەس لە یعنی بەداخەوەمە بابەتی چەواشەکاریە من لە هیچ شوێنێکا لە لێدوانەکانمە هەموویم لە پەڕەکەی خۆما بڵاو کردوێتەوە بە هیچ شێوە باسی بەدنی چەکم نەکردەوە پرسیارەکەژەوە نییە چەقۆ لە زمانی کوردیا قەڵەمبڕ هەیە ئەکرێ پێ بێ بۆمی وەقاشکردن ڕەنگە قەڵەمبڕمان پێ بێ بەس چەقۆی شەڕمان پێ نیە چکە ئێمە بە ئیرادە شەڕەکەی نەک بە چەک شەڕەکەین خاتونێکی کە لێرە هەیە فەرموو خاتون دەمەوێت بێتە ئێرە فەرموو تۆ دکتۆر فەرهادە ناسیت؟ بەڵێ ئەیناسم لە ئەوەی کە باسیەکەن وەکو کەسێکی نیشتیمان پەروەرە کەسێکی بە هەڵوێستا ئوستازێکی باشە لە زانکۆی سلێمانی ئەوەی کە لە دەمی خوێنکارەکانی شێوە ئایبیسین مامۆسایەکی سەرکەوتۆ و بێری پیاون کە خاتون بە چییە ئەو قەنەعەتت بۆ دروست بووە کە نیشتیمان پەروەر و کورد پەروەرە لەبەرەوەی ئەڵێ بە کوردی قساکەم نا بە کوردی ناقسە بکەیت بەڵام لەبەرەوەی لە زمانی خەڵکی و بیستمە خۆشم لێوەی نزیکم ئەوەی کەسایەتی و ئەیناسی هەڵوێستێکی جوانی هەبوو هەر لە مناڵیشەوە لە ڕێزەکانی ڕێکخراوەکانی سۆسیالیستا بۆ خوێنکاران چ داواکاریەکەت هەیە خاتون لە دکتۆر من پرسیارێکم بۆی هەیە ئایا تا چەند پەرلەمانی عێراق سەنگەرە بێ بۆ داواکردنی مافەکانی گەلی کورد ئایا بە چ زمانێک بە زمانی شەڕ و چەک یانەوەکو بە زمانی لێک تێگەیشتن و بە زمانی گفتوگۆیانە و یەک هەڵوێستیانەی هەموو ئەندام پەرلەمانە کوردەکان پرسیارێکی جوانە سپاس بۆ هەڵسەنگاندنەکە و ئێمە لە ڕاستیە باوەڕمان بەوەیە کە بە زمانی بەرامبەرەکانمان ئێمە دیفاع لە خۆمانەکەین بەرامبەرەکەم دیموکراسیانە بێتە پێش دیموکراسیانەیە بە گیانێکی لێبوردەوە بێ بە گیانی لێبوردەوەیەوە چم ئەگەر بە گیانێکی تۆڵە سندنەوە بە گیانی ڕکابەریەوە بێ ڕکابەریەکە نەگە دوژمنان نەبێتە پێشەوە ئێمەش دوژمنانە لێیەچینە پێشەوە زۆر جار کاک محەممەدی حاجی مەحموود هەندێک قسەی هەیە ئیتر بۆتە درێن بەڕاستی یعنی بۆ نمونە زۆر جەخت لەوە کاتەوە ئەڵێمە توانین ئاوی دەربەنی خان و دوکان وەکو فشار بەکاربێنین ئەم ئاوە لە عەرەبەکان بگرینەوە ئیتر ئەوان قڕەکەن یعنی دەمەوێت باسی ئەو بابەتە بکەین ینی مەسلەی گرتنەوەی ئاوی دوکان و دەربەنی خان ئەگەر ئێمە بە جۆرێکە وێنایان بابەتە بکەین ێ باشە تو ئاوەگریتەوەی کێتە چۆ وانە یانی خۆمە بەڕاستی تەنکی یەک نییە بەلوعەکەی بگریتەوە و دواتر بتەوێ بەریەیتەوە وانە پێ دوایە ئیترم ئاوە بگرنەوە عەرەب قڕەکات بابەتی ئاو یەکێکە لەو کاتی فشارانەی بەدەست هەموو دەوڵەتانی دنیاوەیە کە ئاویان ئەڕژێتە ناو وڵاتێکی ترەوە یعنی ئاو کارتێکی فشارە بەدەست هەموو دەوڵەتێکەوە تاکە کەس کە پێی وایە کارتی فشار نییە ئەو نوێنەرانەی کوردە کە ئاگان لە دەستورەکەش نییە لە دەستوری عێراقیە کە باسی ئاوەکە وەکو بابەتێکی فیدراڵی لە ڕاستیە ئەرکی حکومەتی عێراقی دیاری کردو نەک مافەکەی دەستوری عێراقی لە مادەی 109 بە دیاریکراوی بڕگەی نۆیە ئەڵێت ئەرکی حکومەتی عێراقیە پلانێکی تایبەتی هەبێ بۆ سیاسەتی ئەو سەرچاوە ئاویانەی کە لە دەرەوەی عێراقەوە ئەڕژێنە ناو عێراق بە مەبەستی زامنکردنی ئاوی پێویست بۆ عێراق هەر لەسەر بیر و بۆ چوونەکانی کاک محەممەد بمێنینەوە کارتی فشاری تر بەکارێنە مەسەلەن ئەڵێ ڕیفراندۆم تاپۆی و لە گیرفانێکی ڕەشە کەی بمانەوێت توانین بەدڵنیاییەوە تاپۆیە ئێمە سەیریکە ئێمە لەبەرەوەی ئیرادەمان بێزە لەبەرەوەی خۆمان بە کوردێکی ڕەسە نەزانین و هاوڵاتیانی کوردیش بە خاوەن ئیرادە و ڕەسەنیە زانین و باوەڕمان بە گەنجەکانی خۆمانە بۆیە پێمان وایە هەر کەسێک بە زەلیلی سەیری کوردکە و هەر کەسێک کورد بە زەعیفی ببینێ ئەو کەسە قابلی ئەوە نییە کە کورد بێ و بە دڵنیاییەوە خۆی زەعیفە خۆی کەمە خۆی نەقسی هەیە مەسەلەن لە ئەنگرانی کاک عەبدوڵڵا دوێنە و ڤیدۆی باخەکەیان بڵاو کردوەوە کە گوایە وشکی کردو ئێوە ئاوەکەیتان گرتوێتەوە مە دروستە؟ بابەتێکی گرنگە ئەوە لە ڕاستیە تەبەن هیچ کەس حەزی بە کێشە واژاوە نییە بە تایبەتی کێشەیە کە دروست کرابێ وە کێشەیە کە پاڵپشتی هەبێ بە مەبەستی گەورەکردن و شێواندنی حەقیقەتەکان ئەو بابەتەی فانیان باسی کرد ئێوە ئاگادارن ئەوەی کە ئەڵێن ئێوە دەستان هەبووە لە وشکردنی ئەسڵا من هەر نازانە باسی کوێکەن ئەزانی بۆ ماڵەکەی کاک ماڵی کام ماڵە من حەزەکەم ئەمە ڕاستکەنەوە ئەو ویسم ئەم بابەتی ئێمە تێپەڕێنین بەڕاستی باسیشم کرد لە قسەکانە ئەم بەڕێزە ئەو بەڕێزەیمانە سەیریکە بازەوە ئەو بەڕێزەی جەنابەت باسی دەفتەرێ دۆلاردار و درەخت و گوڵ و گوڵزار وشک بووە کاکە ئەو بەڕێزەی باسی دەکەی وتی خانوم نییە هەیکەلەمەیە
ئەگەر بیرتان بێ وتی خانوم نییە هەیکەلم هەیە دوایش کە وتی لە ڤیدۆکانات بڵاوی کردەوە خۆی هەیکەل نییە خانوو بێ دوای وتی نەوەڵام ماڵەکەم وا بۆ چوینتیای بژینی ئەوە بکەین زۆر شت وترا کەوانە بوو لەبەرەوە ئێستاش ئەم شت گەلەی کە ئەوترێ و هیچی وانە کاتی ئەومان نیە جوابی ئەم بابەتانە بینەوە ئەوەی کە بەڵگەنەویستە ئێستا یەک سێرچکە لە گۆگڵا هەر لە گۆگڵ ماپە یەک سێرچی گوڵەخانە بکە پێگەی ئێمە و جێدەستی ئێمە ئەبینی لە سەوزکردنی وڵاتیاتی ینی حەز ناکەم ینی ئەم خەڵکە ماندووی ئێمە کە هەموو میدیاکان خەریکی ماندووکردنیانین ئێوەش بن بە بەشێک نەما هەموو خەڵکی ئێمە بەشێک نین ئێمە چەند گرتە ڤیدۆیەک بڵاوبووەتەوە دوتۆشان ڕەنگە جەنابی شەبینی بێتن لەسەر ئەساسی ئەو گرتە ڤیدۆی ئێمە پرسیارمان کردووە جاتۆ ئەو مۆڵەتەمان بۆ وەرگرە خۆم و هاوکارەکانم مەچین تەسویرێکی و ناوەکەین بزانین هیچ وشک بووە ئەم بابەتە بێتەوە بۆ ئێمە شو بۆ جەناب ئەم بابەتە ئەکرێ ئێمە بڕۆین لە داهاتوە ئەم بابەتە بە دڵنیاییەوە کرێ خۆ ڕێگە لە کەس نەگیراوە ئەوە نا ڕێگە لە کەس نەگیراوە ئێستا تەسویری و کەی ویستر من لە خزمەتانە ئەو بابەتە بابەتێکە کە من چەند جارێ وتم چاواشەکاری تیا کراوە نەسەلمێنراوە ئەسڵەن ئەو بابەتەیەکی کە لەو بابەتە کێشەدارانەی کە جارێ هەر نازانێت خاوەنداوێتی و زەویە هیچ ڕۆبتێکی بۆ برادرەوە هەیە کە باسیەکەن یاخود نایکەن ئەوەی بۆ ئێمە گرنگە من ناوم نەیە ناوە ئەو سەی ناشیرنی کردووە هێشتا ئەو تەشیری کردووە بۆیە من ناوی نایەنم بۆی هەر بەڕاستی لای من تێپەڕیوە و ناشمەوێ بە هیچ شێوەیە بێمە ئاسێک کە بگاتەوەی من ململانەیەک لەو ئاسایەکەم من بەڕاستی گەورەتر لێرە دایانە قسەمان بڵکە هیوای سەرکەوتنی بۆ خوازم کە وتێتی من بە زمانی کوردی قساکەم و لێرەشەوە من لە بازارە هەرچەمێکم کڕی بۆ ماڵەوەم کڕی و بۆ سارە ئەلێرە پێشکەشی یەکەم بۆی کە لەوێ بە هەمان شێوە پەرچەمی کوردستان هەڵکات و دیفاع لەو پەرچەمەش کاکە ئەم پەرچەمە هیچێکە لەو پەرچەمانەی کە بە سەداهان گەنج و لاوی ئەم خاک وڵاتە لە پێناوی شەهید بووە ئەمە ئامانەتێکە دیفاع لەم پەرچەمەش کاکاوتۆر چۆن دیفاع لە زمانەکەیەکە دیفاع لە خاکەیەکە بەو شێوەش دیفاع لە پەرچەمەکە بکە و هیوای سەرکەوتن بۆ خوازم ئینشەڵا سەرکەوتوو بیت و چاوەڕێی ئەوەش دەکەم کە هەموو میلەتی کورد بەڕاستی ئەوانەی کە شۆڕجێڕن نیشتیمان پەروەرن دەکبن بە پیاوی ئاوە زۆر بازەوە ئەکرێ کە ئەم جارە هەڵبژاردننی ئەم جارە جیاوازە ئەمە پەیوەندی بە دۆزی ڕەوای کوردەوە هەیە دەبێ ئەندام پەرلەمانەکان شەڕی کورد بکەن لە پەرلەمان ینی ئەم بانگەشانەی کە ئەندام پەرلەمانەکان باڵێن ئەو بەربژێرەکان باسیەکەن تا چەندی وە ومێدی لە دڵی ئەم میلەتەیە دروست کردووە پێم وانە هیچ جیاوازێکی بێ لەگەڵ جارەکانی پێشوە پێم وانە چکەم دوو حیزبە دەسەڵاتدارەوەن هێزیان هەیە بەڕاستی وەکو ئەگەر لە بیرت بێ مەلابەختیاوت ئێمە گەر یەک کورسیشمان هەبێ ئێمە هێزمان هەیە بۆچی بڕوات بینە خۆی لە دنیاە هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراسیە باسی دنیاکەی خۆ باسی کوردستان ناکەی بۆچی ئەوە نەبێ ئومێدی بەرامبەر لەبەرەوەی 35 ساڵ ئێمە لێرە ژین وەنیە 35 ساڵ ئێمە لە هەرێمی کوردستانە ژین تا ئێستا وەنیە بینیمان کاتی خۆی بستنەوەی گۆڕان 25 کورسی هێنا و هیچ شی نەتوانی کرد وەنیە ئەوە نەوەی نوێ 500 کورسی هێنا و هیچ شی نەتوانی کرد ئەمانیش ناتوانیش پێم نازانم من ناتوانم قسە لەسەر داهاتوی ئەوان بکەم لەبەرەوەی کاکە هەمە تا ئێستا مەسەڵەن یەک کورسی هەبووە لە پەرلەمانەوە نیە یەک کورسی ناتوانێت ینی سەنگی هەبێت لەناو پەرلەمانە کاتێکا لە پەرلەمانی عێراق 300 و چەند کورسی هەیە وەنیە من لەو ڕوانگەیەوە پێ دەڵێم کە ناتوانێت بەس من هیوای سەرکەوتنی بۆ خوازم پیاوێکی بەڕێزە ڕاستە ئەم بۆچوونەی بەڕێزت بەشێکی دیکە لەو خەڵکە شەر ئەو قسەی جەنابتیان هەیە بە حکمەوەی ڕەنگە ڕۆژانە بێنە ئێرە بۆ چا خواردنەوە ئەوانە وانە بەشێکی دیکەش لە خەڵک ئەم هیوا ومێدەی نییە بە حیزبەکانیکە من دڵنیاتەکەمەوە ئەوانەی کە بێجگە لەوانەیە کە لەم دوو حیزبە پارە وەرئەگرن و معاشخۆری ئەم حیزبەن وەک من بیرەکەنەوە بە غەیری ئەوەی کە وەکو معاشخۆر نین وەک من بیرەکەنەوە تۆ بەتەمای بچی دەنگدەی نەخێر بۆچی نا باوەڕ پێ نییە باوەڕت بەدەنگدا باشکە من نەزانم ئەگە ئەم پیاوە بەڕێزە حیزبی سۆشیالیست دیموکراتی کوردستان ئەگەر بێت و 20 کورسیش بێنە نایڵن باشە بزانین دکتۆرە دەڵێت من دەستخۆشم بێ بۆ جەنابەت بەردام شتێک بۆچوونەکە بۆچوونێکی منطقیە بەوەی کە لە ڕاستیا خەڵکی تر هەبووە ژمارەیەکی زۆر کورسی هەبووە بەڵام هیچی پێ نەکراوە ڕەنگە ئێمە ئەگەر یەک کورسیمان بێنە یا دوو کورسیمانە بێ بەراورد بە ئەو ڕێژە زۆرە چیمان پێکرێ بەس من پێشتر قسەم لەسەر ئەم بابەتە کرد نازانم جەنابەت ڕەنگە گوێ لێ نەبوو بێگە دووبارەی کەمەوە لە ڕاستیا شەڕی ئێمە بە کورسی ناکرێ چکە ئەگەر هەموو کورد
کورسیەکانمان کۆ بکەیتەوە کاتە نزیکی 6 کورسی 6 کورسی بەرامبەر بە 329 کورسی هەمیشە کەمی نین ئەگەر ئێمە بە ژماری کورسی بمان هەبێ پێمان وا بێتوانی شەڕی مافەکانمان بکەین لە ئەوڵەوە دۆڕاوین یعنی هەر بێژ ئەوەی دەست پێ بکەین دۆڕاوین بەڵام ئێمە ئەمە ئەڵین یعنی ئێمە ڕێگەمانوێ ئەو چەمکەی کە جەنابەت ئەیڵێیت ئەمانوێ ئەو چەمکە ڕاستکەینەوە بە هەموو حیزبەکانی تریش بڵین کە شەڕی ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عراق بە شەڕی کورسی ناکرێ شەڕی ئیرادەیە ئەبێ عراق ئێمە وەکو نەتەوە قوبوڵ بێ و وەکو نەتەوەیەک بە یەک دەنگ لەوێ خەریک بین و وەکو نەتەوەیەک ئێمە لە ناو خۆمانە یەکگرتوو بین و نەهێڵین ئەم ئیرادە نەتەوەیەمان لە عێراقا بشکێت و ئەبێ حکومەتی عراقی وا مامەڵە لەگەڵ ئێمەکە عراق بریتە لە دوو نەتەوەی ڕئیسی بە هاوکای نەتەوەکانی تریشکە هەیە کە بابەتەکە کورد و عەرەبە بەداخەوە کە ئێستا چەمکەکانە گۆڕم بۆ شیعە و سوننە و کورد کە لە ڕاستیە کورد و عەرەبن ئێمە لەوێ هەتاوەکو ئێمە وەکو نەتەوە مامەڵەمان لەگەڵا نەکری هەمیشە دۆڕاوی ئەم قسانەی کە ئێستا کردە دوای چەند مانگێکی دیکە ئەگەر بەسەر هەڵبژارنەکانە بڕەوە بەڕێزە ببیتە پەرلەمانتار و بچیتە نێو پەرلەمانی عراقەوە دوای چەند مانگێکی دەیتە ناو ئەم خەڵکە و گوێ لە داواکاریەکانیان بگریت و ئەمەشە بۆ هەڵەگرینەوە من لە خزمەتانە ئابم دڵنیا بن لەوەی کە کەس ڕادیۆی من نابینێ لەم بابەتە پرسەیە ئەمەی کە ئەو ئیدیەمەی کە بووە بە ڕادوێ کەس ڕادوێی من نابینێ و منیش ڕۆژانە لە ناوم خەڵکەیان ڕەنگە لەم کاتی بانگەشەیە کەمێک زیاتر دەرکەوتمەوە بێ نا ئەمە ڕێگەی ڕۆژانەی منە بە دڵنیاییەوە هەموو ڕۆژێ لە ناوم خەڵکەیە و لە ناویشیانە ئەمێنمەوە و بە پرسیارێکم ئەو قسانە ئەکرێ ئێوە بەرنامەتانە بێت لە دوای هەڵبژاردن بە دەرچوون و دەرنەچوونیشەوە چکە من ئیرادەم وایە ئەم خەڵکی ئەمە ئیرادەی شکاوە و ئەم ئیرادەیە زیینووە بێتەوە تەنانەت ئەگەر منیش دەرنەچم کاریگەری ئەبێت و ڕۆڵی کورد و پێگەی کورد لە ئەنجومەنی نوێنەرانە بۆڕێ سپاس بۆ سپاس بۆ تۆ دکتۆر بەڕێزان ئەم ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی ڕێگەیەک بەرەو بەغداد کۆتایی هات تا بەرنمەیەکی دیکە و کاندیدی لیستێکی دیکە کاتێکی خۆش خواتان خواتان لەگەڵ